گۆچان باشترین هاوڕێیە کە بتوان گۆچان بکەنە هاوڕێی خۆیان و هەر کاتە چاوساخشیان لەگەڵا بێت ئەگەر لەگەڵ گۆچانە بەردەوام بن گۆچان باشترین هاوڕێیەکە لە هەموو شوێنێکە بەهاناتەوە دێت و بە ئارامی توانین بە ڕێگاوبانەکان هاتچەوکەی بۆیە پیرۆزبایی خۆماڕاستی سەرجەم نابینانەکەم. دیارە ئێمە کۆمەڵە بەرهەممان ئەیە کە ئەمڕۆ چەندانەیەکی خەینە ڕوو ئەمە بەرهەمی یەکەممان بەرهەمی بڕایلە کە بۆ ئەو کەسانە ئەبێت بڕایل طبعا نووسینی زبرین بارزی نابینایە بۆ ئەو کەسانەیەکەوە چاوەکانە لەدەستداوە ئەتوان لە ڕێگەی ئەم نووسینەوە ئەوەی لە ناخ و دەرونیانە وەکو کەسانێکی ئاسایی بینوسنەوە و بەردەوام نووسینەکانیان هەڵبگرن. بۆیە ئەمە بۆ ئەو کەسانەیەکەوە لە ڕێگەی خوێندنەوە نەیانتوانێت فێری بڕایل بن و دەستیان بە دەورەکان ناگات لە ڕێگەی ئەم جیازەوە توانن لە ماڵەوە بە شێوازێکی زۆر ئاسان خۆیان فێر نووسینی بڕایل بکەن و ئەوانش بێن ڕیزبەندی ئەو کەسانەوەکەوە نووسینی بارز شارەزاییان لی هەیە و ئەتوانن ئەو شتانە ناخیانە لە ڕێگەی نووسینەوە خاڵی بکەنەوە. هەروە بێتەوە ئێمە جیازی ترمان هەیە کە ئەمە جیازی بیری ناوبیرە کە کۆمەڵی پرسیاری زۆری تایە پرسیارەکان لە ئاسان و دەست پێەکەن وردەوردە مەرحەلە گرانە بن و بۆ کەسانی لە تەمەن مناڵ هەتا تەمەن گەورەشە بێت ئەمە سوودی ئەوەیە کە ناوینەکانمان بەردەوام ئاستی ڕۆشنبیریان لە بەرەو پێشەوە بێت و بەردەوام پەرە بە ئاسی زانیاری و ئەلمیان ببەخشێت و بەردەوام لە ڕیزی پێشەوەی کەسانی ئاساییەوە بن. هەروە بێتەوە ئێمە ئەم جیازەمان هەیە ئەم جیازە پێوانەی دڵ دیاریەکات کە بۆ ئەو کەسانە بێت نابینان و نەخۆشی دڵیان لەگەڵە لە ماڵەوە ئەگەر کەسانێک نەبن لەگەڵیانە پێویستیان بە چاوساخ نابێت لە ڕێگەی ئەم جیازەوە کە هێمایەکی دڵ لەسەر جیازەکەیە پەنجەی چەپیان لەسەر ئەو هێما دڵە ڕابگرن دوای چەند چرکەیەک لە تۆنێکی زۆر کورت دوای چەند چرکەیەک پێیان دەڵێت کە ئەم جیازە ئاماژی پێ دەکات کە پێوانی دڵی لە چی ئاستەکە لە خولەکێکە. هەروە بێتەوە ئێمە کاتژمێرمان هەیە کە ڕۆژ و مانگ و ساڵ و هەروە بێتەوە پلەی گەرما و سەرما و کاتەکانی بانگ و سەرجەم ئەو کاتانی تایە کە خۆر هەڵات و خۆر ئاوابوون و سەرجەم ئەو کارانی تایە بۆ نابینا کار ئاسانیەکی زۆر باشەکە پێویستی بەوە نییە چاوساغێک هاوکاری بێت. من ناوم ڕۆزی ئومێد حەمە ئەمینە و سپاس بەخوای گەورە ئەم ساڵ بەشی زمانی عەرەبیم تەواو کرد لە زانکۆی سلێمانی. خولی زۆرمان بۆ کراوەتەوە لەوانە خولی قورئانی پیرۆز و خولی ئیشی دەست و خولی زمانی عەرەبی زۆر شتی تریش کە هەر نابینای و لەوانەیە خۆی لە ئاستێک لە خولەکان نابینێتەوە لە هەرێکێکمان هەروکو کەسانی تر لە شتێکا بتوانین. سپاس بەخوا یعنی زۆربەی نابینان هەوڵیان داوە بەکارێن ناڵم زۆربەی زیاتر لە ڕەگەز یعنی کو بڵێ پیا و بەکاری هێناوە ئەویش لە ئافرەتە ینی کەمتر بەکارهێنراوە لە بەرەوەی لەوانەیە کۆمەڵگەکە زیاتر خۆی هەر لەبەر هەندێک هۆکار بۆ خەڵکی ینی ئافرەتێکی چاوساغ لەوانەیە زۆر ڕێگری دروست بوو بێ چ جای بۆ کەسێکی نابینا خام پێداویستی تایبەت لەوانەیە خەڵک تەبعاً لە دڵسۆزی خۆشیانە بەڵام من بۆ کەسانە ئەڵێم لەوانەیە نابیناکە لە ماڵی خۆیان مشکلی نەبێ بەڵام خوا نەکا گەردێک و باوکیان کەسێکە عەمری خوا بکا یان شتێک لەو ڕۆژانە بە ئەوان بیرکەنەوە بە ئەوانش ئەو کچە نابینانەش ڕۆژ لە ڕۆژان هەوڵ بن بۆ شوێنان بتوانن کە پشت بە خۆیان بەستن. کۆچانی سپی و هەموو ئامێرەکانی تریشکە بۆ کاراسانی نابینا چ لە ئامێری نووسینی زبر لە زۆر شتی ترکە دروست کراوە بەڕاستی چکە تێچوویەکی زۆریان تێئەچێ و لە کوردستانیشە بەڕاستی بە هیچ جۆرە دەست ناکەوێت هەندە و ئامێری نووسینی نابینایانی پێتوان چاپ ئەکرێ ئەڵەن لە هەموو کوردستانە لە هەموو کوردستانە یەکدانە نییە یعنی لە پەیمانگەی نابینایانیش دانێک ئەویش زۆر بەعمەلە یعنی بەڕاستی کارئاسان شتەکان زۆر کەمە. بیریان لەمە کردەوە کە ئافرەتانی خانمانی نابینا بێ ئیش و کار نەبن و فێری ئیشی دەستی خۆیان بن هەستان بەکردنەوەی ئەم دەورەیە و دابینکردنی پێداویستیەکانی دەورەکە و خولەکە و هەروە هاتوچۆکردنەکەشمان ئێمەش توانیمان بەرەو پێشەوە بڕۆین و ئەم شتانەش دروست بکەین و لە پێشانگاکانیشە
بەشداریمان کردووە لە هەموو پێشانگاکانە هونەرەکەی بەدەستە ئێمە ژوامان لێ هاتووە یعنی دەستمان بۆ بە چاومان بڕابکە یعنی بەقەی چاو هەست بە دەست بەکارێنین بەقەی چاومان هەستی دەستمانە هەمووی بە هەستی دەستمان ئەمانە دروستەکەین ئەمەیان جامتایە ئەمەشیان شوێنی قورئانە ئاوە داینێ لەسەر تاقوشت قورئانی تیادانی ئەمەشان جامتای هێشتا تەواوم نەکردووە بە دەستمەوەیە عزیزانی پیان ئەڵەن خاوەن پێداویستی کە ئەو خۆشەویست